الله الرحمن الرحيم دەستگای زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری دیداری یاد و ڕێزلێنانی بۆ هەریەک لە پرۆفیسۆر دکتۆر نیزامەدین شێخبزێنی و دکتۆر مستەفا پێنجوێنی ئەنجامدا. سنتەری زای بۆ لێکۆڵینەوەی فکری کە سنتەرێکی کوردستانیە و گرنگی بە ڕۆڵ و پێگەی فکری ئیسلامی ئەیات و لەناو کۆمەڵگەی کوردیە کار لەسەر ئەم فکر و ئەم فکرە ئەکات پێی باش بوو کە وەکو ڕێزێنانێک وەکو جێڕانەوەی ئێعتیبارێک وەکو گرنگی پیانێک و ئاوڕانەوەیەک لەم دیدارەیە کە ئەمڕۆ دوو دانیشتنە و هەر دانیشتێکشی دوو زان و دوو کەساتی تایە بەژاریان کردووە. لە سیمینارەکەدا چەندین توێژنەوە و وەڕکشۆپ لەبارەی هەردوو مامۆستا و زانای کۆچکرد و خرانە ڕوو لە هەمان کاتدا قوتابیانی هەردوو مامۆستا ئاینیەکە باسێکی ژیانی تایبەتی و خوێندنی ئەو دوو کەسایەتیان کرد. لە کەشێکی ئیمانی و هەروەها ڕۆحی کە لە ڕاستیدا چەند لاپەڕەیەکی تازە هەڵدرانەوە لە ژیانی ئەو زانایانە کە زۆر بەمان پێی ئاشنا نەببووین دەتوانرێت زۆربمان لە ژیانی خۆماندا سوودیان لێ ببینین. پێویستە زانایانی ئیسلام کە وەفات دەکەن زانایانی تر قوتابیەکانیان لەگەڵیان بە وەفا بن، وەکو نووسین، وەکو قسەکردن، وەکو هەڵدانەوەی ئەو لاپەڕانەی کەوا خەڵکێک ڕەنگە پێی ئاشنا نەبوو بێت. دەربارەی مامۆستا شێخ مستەفا هەموو جارێک کە ئەڕۆیشتم بۆ لای مەجموعەیەک ئەسیلەم حازرە کرد سوالم لێ ئەکرد جوابی ئەدەم و ئیسفادەم ئەکرد لەو جوابانە و نەشریشم ئەکرد بۆ لەناو مسلمانەکانە چونکە زۆر ثقەم پێی هەبوو لە علمەکەی لە تەقواکەی و ئینسانێکی زۆر مستەقیم و چۆنەڵێ پیاو بوو لەم ڕێگایە. لە سیمینارەکەدا دوو پانێڵ و 4 وتەی بەپێز پێشکەش کران کە تیایدا باز لە ژیان و بەرهەموڕاو بۆ چوون و هەڵوێستە بەرزەکانی هەردوو زانای پایەبەرزی کوردی جیهانی ئیسلامی پرۆفیسۆر نیزامەدین عەبدولحەمید شێخبزێنی و دکتۆر مستەفا مەحموود پێنجوێنی خرانە ڕوو. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، تایبەت بە پەیامی ڕۆژ.